تەوەریش کەمان هەیە کە لە شاری کەرکووکە باز لە کار و چالاکیەکانی لیژنەی قایمقامیەتی کەرکووکەکەین لە ماوەی ساڵی 2024دا بە سوپاسەوە بەڕێز هاوڕێ زەنگەنەم لەگەڵایە بەڕێوبەری کارگێڕی قایمقامیەتی قەزای کەرکووک. کاک هاوڕێ بەیانیت باش. بانی سەرجەم بینەرانی کورسات نیوز باش هەلە خۆشی دابن. زۆر سپاس لەگەڵ ئێوەشە. کاک هاوڕێ باس سەرەتا لەوە دەست پێ بکەین هەوڵ و کۆشتەکانی قایمقامیەتی کەرکووک چۆنە بۆ ڕێخستنەوەی بازاڕەکانی کەرکووک یاخود چەند لیژنە لەو بارەیەوە پێکێنراوە تا ئێستا؟ بڵێ دەست خۆشیتان یەکەم هەڵبەت ئێمە لە قایمقامەتی کەرکووک دوور لە قایمقامەتەکانی کوردستان کە ئێمە لە قایمقامەتی کەرکووک یەک لیژنێکمان هەیە کە سەرپەرشتی ناو شاری کەرکووک دەکا و ئەو لیژنەیە سەرپەرشتی لیژنەکانی شتومەکی بەسەرچوو دەکا و زیادڕێوەکانی سەر شۆستەکان و هەروەها لە عینە کاتەیە سەرپەرشتی لیژنەکان ئەو لیژنانی کەوا هەڵدەسن بەگردنی ئەو گۆشت و مەڕووماڵاتانی کەوا لەسەر شۆستەکان بە شێوازێکی غێرقانونی دەفرۆشرێ و بە هەمان هەر ئەو لیژنەیە سەرپەرشتی ئەو زیادڕەویانە دەکات کەوا لە ناو شارن و لەگەڵ حتمەن بە هاوکاری لەگەڵ لیژنەکانی فێنتەرنەری فەرماگەی فێنتەرنەری و دایرەی سەحەی کەرکووکایە. باشە کاک هاوڕێ کاری لیژنەکانتان لە ماوەی ساڵی ڕابردوودا چۆن بۆ ڕوبەڕووبوونەوەی سەرپێچیکاران بە شێوەیەکی گشتی لە کەرکووک؟ هەڵبەت ئێمە دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە ئێمە لە ساڵی 2024دایە تەنها لە ناو ساڵی 2024 توانیمانە وەکو قایمەقامێت بەگشتی زیاتر لە 6121 کتاب و هەروها ئێمە مخاتەبەی دەوایری پێ بکەین بۆ ئەوەی لە ڕوانگەی چاکسازی و چاکردنەوە و هەروەها زیاتر لە لیژنەکانمان بەشێکی تایبەتی کە زیادڕەوەکان دەگرێت لە خانوبەرە و زیادڕەوەکانی سەر شۆستەکان چکە لیژنەکەی قایمقامێت بە ناوی لیژنەی ڕێخستنی ناو شارە واتە سەرجەم لیژنەکان دەگرێتەوە. هەڵبەتە و لیژنە توانێتی لە زیادڕەوەکانە زیاتر لە 606 زیادڕەوی لە ناو شار پاکەوە بکاو لای بەرێم و لە ڕوانگەی غەرامەکردنەوە غەرامی مالیە لە تەنها لە ساڵی 2024 توانراوە 97 ملیۆن داهاتی هەبێ بۆ شاروانی کەرکووک کە ئەویش بە پێی گردنی ئەو مەڕوانەی ئەو ئاژەڵانی کەوا لەسەر شۆستەکان دەفرۆشرێت و بە شێوازێکی غەرامە دەدرێتەوە. بە هەمان شێوە غەرامەکانەوە دەکرێتەوە ئەو کەسانی کەوا لەسەر شۆستەکان عاربانەدا دەدەن یاخود زیادڕەوی دەکەن یاخود ئەو سیارانی کەوا لەسەر شۆستەکان دەوەستن ئەوانش بە هەمان شێوە سزا دراون سزای مادی تراون. بەڵێ کەواتە بەڕێز هاوڕێ زەنگەنە یاسا و ڕێنماییەکانتان تا چەند کاریگەری هەبووە لەسەر جێگیرکردن و ڕێخستنەوەی بازاڕەکان بە گشتی لە شاری کەرکووک و کەمبوونەوەی سەرپێچی؟ بە سوپاسەوە هەڵبەتە ئێستاکە هەماهەنگێکی زۆر هەیە لە نێوان فەرماگەکانی شاری کەرکووک لەگەڵ قایمقامەتی کەرکووکایە بە پێیەوەی ئەوەیمە لەسەر قەراری 296 ساڵی 1990 کار دەکەین ئەویش کە ئەوەیە سڵاحیەتی قایمەقامە کە بتوانێت هەر کەسێ سەرپێچی بکات لەسەر شۆستەکان یاخود هەر کەسێ سەرپێچی بەشی تەندروستی بێ بەشی فێنتەرنەری بێ هەر بەشێ بێ ئەوان بە کتابی ڕسمی بۆمان دەنێرن و ئەو کەسێک کەوا با بڵێن مخالفە لە بوارەکەی خۆیدایە ئێمە بە پێی ئەو قەرارە دەتوانین لە ملیۆنێکەوە 5 ملیۆن غەرامە بکەین. هەڵبەت ئێمە لە گەڵ فەرمانگەی بەڕێوەبەرایەتی هاتووشی شاری کەرکووک لە کۆتایی ساڵەکانی 2024دایە بە خۆشحاڵیەوە توانراوە بە ڕێژەیەکی زۆر ئەو سیارانی کەوا لەسەر شۆستەکان دەوەستن سەرپێچیان کردووە کە غەرامە بکرێن بۆیە ئەمە جێگای دەستخۆشیە و جێگاکەشی دیارە لە ناو شار. بەڵێ کەواتە دەسەڵاتی لیژنەکانتان لە چ ئاستێکدایە بە شێوەیەکی گشتی کاک هاوڕێ؟ بە شێوەیەکی گشتی زۆر ئاستێکی زۆر فراوانی هەیە بە حکمی ئەوە کە وەکوتم سەرجەم دام و دەستگا حکومیەکان هەڵساون بە کۆنتاکت لەگەڵ لیژنەکانی قایمەقامێتایە. هەڵبەتەمە لە ساڵەکانی پێشووترایە ئەمە زۆر دوور بوو و ئەسڵەن کاری پێدا نەکرا چونکە ئێمە لە کۆتایی ساڵەکاندایە ئەمەی ساڵی 2023 و 2024 توانراوە دەسەڵاتی لیژنەکانمان زیاتر بەرفراوان کەین بەپێی ئەو یاسایی کەوا بۆمان دانراوە. بەڵێ کەواتە کاک هاوڕێ ئەتوانین بڵین لە ئێستاە چاودێریی باش لەسەر کوالێتی خواردن هەیە یاخود خواردنی ماوە بەسەرچوو کەمتر لە ساڵانی ڕابردوو ئەهێنرێتە کەرکووکەوە؟
حتما ئەو ماوەدانی کەوا دەهێنرێتە کەروکەوە لە بازگەکان لیژنەی تایبەتی خۆی هەیە بێگومان ئەوانش کاری خۆیان دەکەن بەڵام لیژنەکانی قایمەقامێت دەتوانن بڵم لە ناو شار توانراوە بە ڕێژێکی زۆر باش زۆر بەرچاو پێشکەوتنی بە خۆی بینیوە بە حکمەوەی کەوا ئێمە تەنانەت لە ڕۆژی پشۆکانیشدای کار دەکەین هەڵبەتە ئێمە دوێنەکە لە کەرکووک پشوو بووە و لە سەرجەم پارێزگاکانی عێراق پشوو بووە بەڵام تەنها لیژنەکانی قایمقامێتی کەرکووک هەڵساون بە کاری ڕۆژانی خۆیان و پشویان وەرنەگردووە بۆی بتوانین کە باشتر و بە شێوازێکی چاکتر شتێک پێشکەشکەین بۆ ئەو هاوڵاتیانی کەوا ناو شاری کەرکووک. بەڵێ کاک هاوڕێ وەک ئاشکرا دەواازەکانی کەرکووک بەسراوەتەوە بە هەرێمی کوردستان و عێراقش بە شێوەیەکی گشتی پرسیارەکەم ئەوەیە تا چەند توانراوە کۆنتترۆلی ئەو دەواازانە بکرێت بۆ ئەوەی خواردنی ماوە بەسەرچوو یاخود ئەو کەلوپەلانی لە ڕووی کوالیتیەوە ئاسیان زۆر نزمە نهێنرێتە شاری کەرکووک. زۆر بە شێوەیەکی بەرچاو و زۆر بە شێوەیەکی باش چاودێری بازگەکانی شاری کەرکووک دەکرێت هەڵبەتە تەنها لەلایەن لیژنەکانی فێنتەرنەریەوە نییە دەمەی ئەوش بڵێنکەوە لەلایەنی لێژنەکانی بەشی ئەمنی وەتەنیش بە هەمان شێوە ئەوان چاودێرێکی چڕی ئەو بازگانە دەکەن هەڵبەتە دەتوانم بڵێم زیاتر لە 20 تۆن بەس شتومەکی شتی با بڵێن شتومەکی وشکە گرتراوە و زیاتر لە 28 تۆن وەکو شەربەت و عسیر و ئەوانە گرتراوە هەڵبەتە ئەمە جێگای دەستخۆشیە دیارە لیژنەکان زۆر کاران لەو بازگانە بۆیە ئەم بڕە بە بەرچاوی گرتراوە. بەڵێ کاک هاوڕێ هاوڵاتیانی کەرکووک بە شێوەیەکی گشتی تا چەند هاوکارتانن؟ بەڵێ بەسپاسەوە سەرەتا هەڵبەتە پێویستی بە زیاتر تێگەیشتنیەکە لەلایەنی هاوڵاتیانی ئەمە هەموو جارێت چەند ساڵانی ڕابردوو دەمانوت کە دەبێت هاوڵاتی بەشی سەرەکی ئەو جێبەجێکردنی ئەو پلانەیەکەوە ئێمە لە قایمقامێت و لە ئیداری کەرکووک دایدەنین هەڵبەتە دەتوانم بڵێم لە ساڵی 2024 بە شێوەیەکی زۆر بەرچاو هاوڵاتیان هاوکارمان بوونە و ئەتوانم بڵێم لە 2023 فەرقێکی زۆر هەبوو لە نێوان 2024 چونکە هاوڵاتیان لەوە تێگەشن کەوە ئەم لیژنانە بۆ خزمەتکردنی ئەوانە و بۆ ئەوە نییە کە دەرچێت سزای ئەوامدا چونکە ئێمە بەوە تێگەشتونە کە هەر بڕەپارەیەک کە سزا بدرێ خەڵک بەوە تێدەگا ڕەنگە ئەمە بۆ ئازێدانی کەسەکە بێ نەخێر تۆ کەسێک سزای مالی دەدەی بەڵام سەدەها کەس لە پاڵی ئەو سزایەوە سوود وەردەگرێت فبۆیە هاوڵاتیان لە ڕێی کەناڵەکانەوە لە ڕێی جەنابتانەوە لە ڕێی کۆمەڵی کەناڵیکەوە ئێمە داوامان لیان کردووە و خۆشیان هۆشیارییان پێگەشتووە کە ئەم لیژنانە بۆ بەرژۆندی ئەوانە نەک بە دژیەوانە. بەڵێ کاک هاوڕێ من ئەگەر ئامارت لابێت باسی هەر ساڵی 2024ەکەم بە شێوشی دیاریکراوە دەست بەسەر چەند تۆن گۆشتی ماوە بەسەر سوو گیراوە یاخود خواردەمەنی وشک بۆ نمونە ئەگەر زانیاریەکرد لابێت یاخود ئەو دوکانانەی کە غەرامە کراون بڕی غەرامەکان چۆنە سزاکان لە شوێنێکەوە بۆ شوێنیشکە چۆنە بۆ نمونە. بەڵێ بەپێی ئەو ئامارەی لە بن دەستمە ئێستاکە ئەو ئاژەڵانی کە بە شێوەیەکی غێرقانونی دەفرۆشرا و لەسەر جادەکان سەر دەبردرا بە بڕی 13 ملیۆن غەرامە کراون ئەمە یەکەمیانە دووەمیان ئەو بڕگۆشتی کەوا لە ساڵی 2024 لەگەڵ لیژنەکانی فێنتەرنەری شاری کەروکایە بە سەرپەرشتی لیژنەکانی قایمقامێتی کەرکووک گرتراوە 774 کیلۆ گۆشت گرتراوە کە شیاو بۆ خواردن لە عینە کاتایە 422 کیلۆ گۆشت گرتراوە کە ئەمە شیاوە بۆ خواردن لیژنەکان هەڵساون بە سووتاندنی ئەم بەڕەگۆشتەی کەوا گرتراوە کۆی گشتی ئەو غەرامە مالیانی کەوا کراوە بە پێی یاسا وەکوتم 296 لە ساڵ 1990 کۆی گشتی بە بڕەپارەکە کەوا سزا دراون 97 ملیۆن بڕی گشتی ئەو پارەیە کەوا سەپێنراوە بەسەر ئەو کەسانی کەوا بەنایاسایی کاریان کردووە. ئەمە ڕێژێکی زۆرە بۆ ناو شاری کەرکووک لە کاتێکدایە کە ئێمە لیژنەکانمان شوێنێکی تایبەتیشمان هەیە بۆ ئەو سەگە بێلانانی کەوا ناو شاری کەرکووکن تا هەر ئەم لیژنیشەکەەوە سەرپەرشتی ئەو شێڵتەرە دەکاکەوە ناو شار کراوەتەوە. هەڵبەت ئێمە بەپێی یاسا لە شاری کەرکووک بۆ ئەو سەگە بێلانینی کەوا ناو شاری کەرکووکیشن یاسا پێشتر ڕێپێدراوە و ئێستاکەش بە هەمان شێوکاری پێدەکرێت ئەو سەگانە بە ئەوەی کە سەگی هار بێ لە ناو شار دەبێ لە ناو ببردرێ. هەڵبەتە لە ناو شاری کەرکووک زیاتر لە 2100
کۆی گشتی ئەو سەگانی کەوا لە ناو بردراوە 2148 سەگی با بڵێن هاریان لە ناو بردووە و ئێستاکە حاڵ حاضر زیاتر لە 600 سەگی بێلانە لە ناو شڵتەرەکەی شاری کەرکووکە کە دەکەوێتە ڕێگای لێلانەوە. بەڵێ کاک هاوڕێ ئەو هاوڵاتی کە سەرپێچی کردو یاخود ئەو کاسبکارە ئەو بازرگانی سەرپێچی کردو و غەڕامە کراوە لەلایەن لیژنەکانتانەوە ئەگەر جارێکی کەم بۆ نمونە هەمان سەرپێچی دووبارە بکاتەوە بە جۆرێکی تر غەڕامەکە لەو کاتەوە چۆنە بێت؟ وەکوتم ئەو بڕەپارێکەوە دیاری دەکرێت لە ملیۆنێکەوە بە 5 ملیۆنە. ئێمە ئەو کەسێکەوە سەرپێچی دەکا پاشەوەی کەوا بڕەپارەکەی بۆ دەنووسین دەڕوات لە شارەوانی کەرکووک بڕەپارەکە دەدا و بە وەسڵێک بۆمان دێنێتەوە لەگەڵ وەسڵەکەی ئێمە تەعودێکی پێپڕ دەکەینەوە لە بەشی ئیداری لێژنەکان تەعودێکی پێپڕ دەکەنەوە بۆ دووبارە نەکردنەوەی ئەو سزایە لە کاتی دووبارەکردنەوەی ئەو سزایە بە پێی یاسا تۆ هەم دووبارە دەتوانی سزای غەرامی مالی بیتەوە و هەمیش لە عینە کاتە دەتوانی بیدەی بە دادگا. بەڵێ کاک هاوڕێ پرسم پەیوەندی نێوان قایمقامیەت و لایەنە پەیوەندیدارەکانی تر چۆنە لە کەرکووک بۆ کۆنتڕۆڵکردنی بازار بە شێوەیەکی گشتی و نێشتنی زیادە ڕۆیەکان؟ ئەگەر 2 ساڵی پێش ئێستا و پرسیارە بکردای دەموت زۆر باش نییە بەڵام بە سوپاسەوە کە لە ساڵی 2024 و ئێستاش بەردەوامین پەیوەندیکی زۆر پتەوە هەیە لە نێوان فەرمانگەکانایە بە تایبەتی و فەرمانگانیکەوە پەیوەستە بە خزمەتکردنی هاوڵاتیانەوە بۆ نمونە وەکو شارەوانی وەکو فێنتەرنەری وەکو تەندروستی و لەگەڵ بە سوپاسەوە لەگەڵ ئیداری نوێی کەرکووکایە توانیمانە پتەوکردنی ئەو نێوانگیریە نێوان فەرمانگەکان پتەوترکەین بە حکمەوەی کە ئیداری کەرکووک لە ئێستاە تەنها ئامانجی ئەوەیە خزمەتی هاوڵاتیان بکات و ئەو خزمەتە بگات بەڕادەیە کەوا خەڵک بە چاو و بەجۆ بیبینێ و بیبیستێت. بەڵێ کاک هاوڕێ بینە سەر کارەبا تا چەند توانی وتانە نرخی کارەبای مۆلیدە لە شاری کەرکووک بە شێوەیەکی گشتی ڕێکخان نرخی ئەمپێرێک هەڵبەت لە مانجەکە هەڵبەتە بەداخەوە کە لە مانگی 12دا کارەبا بە شێوەیەکی زۆر بەرچاو دەبەرزرا تەنانەت گەشتەوەی کەوا لە ڕۆژێکایە 5 سعات کارەبا هەبوو لە شاری کەرکووک. بەڵام ئێمە لە کەرکووک جیاواز لە شارەکانی کوردستان هەڵبەتە لێراکە گازیان پێدەدرێت لەلایەنی حکوومەتەوە مانگانە و گازە بڕەگازە دەگۆڕدرێت لە بڕێکەوە بڕێکیکە لە مانگی 12 توانرا لە بەشی 163 سعات گاز بدرێت بە مۆلیدەکانی شاری کەرکووک کە گۆی گشتی بڕانی کارەبا لە ناو شاری کەرکووکایە زیاترین کارەبا کە بڕابوو 350 سعات کارەبا بڕابوو لە گەڕەکەکان و کەمترینەکەشی 254 سعات بوو. هەڵبەتە بەپی ئەو بڕەگازی کەوا دەیاندرێت بە مۆلیدەکان بە پێی دەڵێن گازی مەدعووماتە بۆ پشتیوانی ئەو مۆلیدانە بۆی بتوانین نرخ لەسەر هاوڵاتیان کەمۆکەین بە شێوەیەکی زۆر بەرچاو دەتوانم بڵێم نرخی مۆلیدە لە شاری کەرکووک زۆر باشترە لە چاو شارەکانی هەرێم و لە چاو زۆربەی شارەکانی خواروی عێراقیش بە حکمەوەی کە ئەم لێژنانێکەوە پێکمان هێناوە بۆ چاودێریکردنی ئەو مۆلیدانە زۆر بە دەقیقی و زۆر بە ئەمانەتەوە ئیشەکەیان گەیاندووە و لە عینە کاتایە وەکوتم ئەو گازی کە لایەنی حکوومەتەوە پیان دەدرێت ئەوەش توانێتی بڕەپارەیە کەم کاتەوە لەسەر شانی خەڵکی. هەڵبەتە بۆ مانگی 12 کانونی یەکەم 2024 نرخەکانی مۆلیدە لە شاری کەرکووک لە نێوان 10,000 بۆ 12,000 بوو فئەویش بەجددی ڕاستە تا ڕادەیەک زۆرە بەڵام لە چاو ئەو بڕەکارەبایەکەوە بڕا دەتوانم بڵێم پارەکە زۆر باش بوو. بەڵێ کاک هاوڕێ من دوا پرسیاردا ڕاستاکەم پلانتان بە شێوەیەکی گشتی وەک لیژنەکانی سەربەقام قایمەتی کەرکووک بۆ ساڵی 2025 چیە بە مەبەستی چاودێریکردنی بازار بە شێوەیەکی گشتی؟ هەڵبەتە هەموو ساڵێکمە پلاندانین بۆ سەرجەم ئەو لیژنانی کەوا کار دەکەن بۆ ناو شاری کەرکووک پلانی ئیمساڵمان ئەوەیە کە بتوانین لیژنەکانمان دەکەین بە 2 لیژنەی بەیانیان و ئێواران بۆی بتوانین زیاتر چاودێری لە ناو بازارەکانە چڕ بکەینەوە بە حکمەوەی ئێمە زۆر شتومەکەیە یاخود زۆر شوێن و جێگا و ڕێگا هەیە یاخود زۆر کارگە هەیە لەو کاتانە دەیکەنەوە کەوا لیژنەکان کاتی پشویانە بۆ نمونە لە دوای دەوام و دوای سعات دوو فبۆیە ئێمە پلانەکانمان ئەوەیە لیژنەکانمان کردو بە 2 لیژنە و هەوڵ دەدەین زیاتر و زیاتر خۆمان ماندوو بکەین و لیژنەکانیش ماندوو بکەین بۆی بتوانین باشترین خزمەتگوزاری بگەینین بە هاوڵاتیانی شاری کەرکووک.